شەوی یەڵدایە یادەی جوورە ئەم شەو کە دیدەم دوور لە تۆ بێ نورە ئەم شەو دڵم وەک حاکمی مەعزوولە قوربان خەڵاتی وەصلی تۆی منزورە ئەم شەو یەڵداتان باش ئەم کاتتان باش شەوی یەڵداتان پیرۆز بێت بە هیوای شەوێکی خۆش بەسەر بەرن ئێوە دەزانن شەوی 20 لەسەر 21 هەموو ساڵێک بە شەوی یەڵدا ناسراوە شەوی یەڵدا واتە درێژترین شەوی زستان لەم شەوەدا کۆمەڵێک چالاکی جیاجیا بەڕێوە دەچێت هاوڵاتیان خۆشەویستی خۆیان بۆ یەکتری دووبارە دەکەنەوە ئێستاش لە شاری سلێمانی کۆمەڵی هونەری میلی چالاکێکی تایبەتیان ساز کرد و ئێمە زانیاری زیاتر لە جەزای ساز وەردەگرین کاس بزانین ئەم مەراسیمەی کا ساز کراوە خۆی لە چیدا دەبینێتەوە ئەو ئامادەکاریانەی کراون بۆ ئەم شەوە تایبەتە چییە؟ کاک جەزا سڵاوت لێبێ؟ سڵاوتان لێبێ بەخێر بێن سەرچاوم لە ڕاستیە من پێش هەموو شتێکەمەیە بەناوی کۆمەڵی هونەری میلی کوردستانەوە ئەنی داوای لێبوردن لە خانەوادە و لە کەسوکاری لە خۆشەویستان و لە خەڵکی شارەکەم بکەم ئەمڕۆ بەهۆی لە دەزانی پارێزگاری پێشویستێمانی باورۆسقەشانی کە دڵسۆزی هونەر و کولتور و شەوی چرە و ئەم شەوە بکە ئێمە سازەکەین هەموو ساڵەکە و پشتیوانمان بۆ لەگەڵمانە بۆ بەداخەوە ئەمڕۆ کۆچی دوایی کرد لە ڕاستیان نەئەکرێن بەکارەکە ڕابگرین بۆیە داوای لێبوردن لە هەموو لایەکەم ڕۆحی شاد بێت ئێمە یوادارم توانین بەم چالاکیە جایتر ڕۆحی و شاد بکەین چالاکیەکەمان ئێمە هەموو ساڵێک ئەم شەوی چلەیە کە درێژترین شەوی ساڵە لە ساڵێکە پێوتێ درێژترین شەوی ساڵ ئەکەوێتە کۆتا ڕۆژی پاییز و یەکەم شەوی زستان پێشتر لە باوە باپیرانمانەوە ئەم کلتورە هەبووە هەندێک ئەوانی کە بەلایانی ئاینی و مێژوویەکەی باسیکەنان ڕۆژی لەدایکبوونی خۆر و شەوی لەدایکبوونی خۆرە و نازان ئێمە ناچینەوە بجانمانەوە ئەمە چینە یەک بابەتەوە کە پێشتر لە باو باپیرانمانەوە لەم شەوانەیە چەند ماڵێک لە ماڵێک کۆبوونەوە شەوچەرە مێوژوونۆک و چەرەسات و ئەو تەقدیم کراوە باسوق و سچوق و چیرۆک و قسەی خۆش و گۆرانی و مۆسیقا هەتا شەو درەنگانێک شەو بەم شەوە ئەو کاتانە نە سۆشیال میدیا هەبووە نە تەلەڤیزیۆن هەبووە و ئێستا ژێمە کام چالاکیمان لەم کاتە ئەنجامەوە مەبەستیمانەوەیە ماڵی زۆربەی خەڵک ساردە لەبەرەی نەبوون لەبەرەوەی ئێستا خەڵگەزانەی بار و دۆخێکی دارایی زۆر سەختەیە بێموچەوی جیرفان بەتاڵی دڵنیان ماڵەکانیشان ساردە بۆ فەرمون بێرە گەرم بنەوە لەگەڵ ئێمە بە گۆرانی بە مۆسیقا بە شانۆگەری دوو گروپ پێڵپەرچێ لێرەیە شعر هەتا درەنگانی شەو ئێمە بەبێ بەرامبەر بەبێ بلیت تەنها بۆ دڵخۆشکردنی هاوڵاتیانی خۆمان ئەم چالەکەمان ئەنجامداوە لەم ساڵدا بەڕێوە چوونی چالاکەکە قورستر نییە ئێمە زانین موچە بە شێوەیەکی باش دابەش نەکراوە هاوڵاتیان ڕەنگەوەکو پێویست نەتوانن لە چالاکەکانە باش بەشداری بکەن و چالاکەکەی ئێوەش تەنها لەلایەن کۆمەڵی هونەری میلیەوە ساس دەدرێت یا خۆچیە هاوکارتانە لێتە ناشارمەوە بێگومان زۆر ڕاستە قسەکەی بەڕێستان ئێمە ئەگەر ئێمە ژەم چالاکیە نەکەین چەندین ڕێستۆرانت و کافتێری پێنجەستێرەکان ئێستا ئەم شەوشەوی یڵدایان هەیە و بلیتێک ڕەنگە لە $100 کەمتر نەبێ خێزانێکەکە 4-5 نەفەر بن ناتوانن بچنەوە لەو باردۆخە ئێمە بەبێ بەرامبەر ئەمانەیە خەڵک لەو تەنگانەیە ڕزگار بکەین هەر ئەمڕۆ پۆستەکەمان کە کردبوو نسیبمان بە هیواین شنەبایەک بین بۆ ڕێوینەوەی خەمەکانتان بەو هیواین کە ئەم شەوتوانی خەمەکانتان بڕێنەوە خۆشبەختانەوە کۆ بینم قەرەباڵخی وردە و دەڕوە کاتێرە ئەو کە دڵم خۆشەکە خەڵک ناوێت بەلای ئەو خەمانەوە بەڕاستی بێزار بوو لە هەواڵی چاواشکاری و هەواڵی دڵە ڕاوچێ و هەواڵی بەپەلە و نەها کە هیچی خۆشی یا بەدی ناکەین باەک پرسیار بکەم سێوی مێخەگڕێشمان هەیە ئەم شەو؟ ئەم شەو نامە بە سێوی مێخەگرێش بەڕاستی دامانەوە لە شەوی ڤالەنتاینە پێشکەشی بکەین ئەوە شەر کولتورێکی کوردەواریە ئەم شەو هەنار هەیە خۆی لە کولتوری کووردە هەنار و شەراب پێشکەشکراوە بەڵام شەرابەکە خۆتانزانن بۆ ئێرە نابێ بەڵام هەنارمان هەیە کە پێشکەشەکرێت لەگە شیرینی و میێژنۆکی ژامادەکراوە بۆ میوانەکان دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس عەزەتمانێک بەڵا عەزیزان لێرەدا کۆمەڵێک خانەم بە خواردن بەشدارن من دەمەوێت کۆمەڵێک خانم بە خواردن بە کاری دەستڕەنگینی وەکو هەمیشە خانمان لە چالاکیەکاندا بەرهەمەکانی خۆیان نمایش دەکەن و لێرەدا دوو خانم ئێستا لێرەدان کۆمەڵێک کاری دەستڕەنگینیان لەبەردەستەوە من دەمەوێت بچمە لایەن و بۆ ئەوەی گفتوگویەکە لەگەڵاکەم سڵاتان لێبێت ئێوەش بەخێر بێن ئەم شەوەتان پیرۆز بێت سپاس پیرۆز بێ لە هەموو لایەک ئەم شەوشەی یەڵدایە بەرزێ نرخێنی زۆر باشە ئێوە بە کاری دەستڕەنگینی بەشداریتان کردو پێمان بڵێن کارەکانیەوە خۆی لە چیدا دەبینێتەوە باسێکمان بۆکەم بەگشتی ئێمە کۆمەڵی خانمین
بەکاری دەزڕنگینی هەندێکمان بەم کارە جوانانە و هەندێکیشمان بە خواردن و شیرینی لەم شەوەیە بەشدارین ئەمە کارە دەستەکانە خۆم و هەروە هاوڕێکەم خات و زاران ئیشانە کاری ئێمەیە. باشە با من دارێکان هەڵبگرم کامیان باشە لەگەڵ جلەکانی من ئاگۆنجێ با ئەمەیان بە قەیناکە هەچەنە سپیە حەزم لە شتی مرواریە بۆ کڵاوێکی لەم شێوەیە نازانم خەڵەت نەم کردووەتە سەرم باشە زۆر باشە قەینادەی تازەوە بیگۆڕین ئەڵە هاوکارەکەم مەڵە بیگۆڕە با بیگۆڕم مادە زۆر باشە ئەوەی لە بەردەست مابوو ئەتر ئەویان بوو دەستە خۆش بێ ئەمێ پرسیاری ئەو بکەم بۆ کڵاوێکی لەم شێوەیە کە ئێستا لەسەری منایە و ئەمە دەستڕەنگینی خانمێکی کووردا خانمێکی سلێمانیە چەندێکت پێ ویستە عنی چەندێک کاتت دەبێتە کڵاوێکی ئاوا ئارازێنیتەوە ئەوەیان تۆزێ زیاتر یەوێت ئەوەیان وردەکاری و شتیتیایە بەس ئێستا ئەمەیان تۆزێ سادەتر ئەمەیان بۆ ڕۆژێگە توانین تەواوی کە ئەویش ئەگەر زۆر زۆریش دەست بگرێت 3 ڕۆژ 4 ڕۆژی ئەوە شەر تەواوا بێ. خواستی خانمان لەسەر جلی کوردی چۆنە ئایا وەکو پێویست خانمان دیسان دەستیان بەوە کردوتەوە جلوبەرگی کوردی بپۆشن بە تایبەت لە بۆنەکانە بێگومان بە تایبەت لە بۆنەکانە تۆزێ زۆرتر ئەگەر بڵێ ئێستا بە تایبەت ئێستا تۆزێ وەرزیستانەوە وەرزیستان عادەتەن تۆزێک کەسترە بەس لە بەرەو بەهار بچین و جەژنی نۆرۆز و بۆنەکان و جەژنەکانی شەڵا زۆرترە بێ هەرچەندە ئەم ساڵ بەداخەوە بە بۆنەی ئەم بێموچەی و ئەم وەز هینەوانێت بازارمان کزە بەڕاستی لەشتان ساق بێ دەستان خۆش بێ بە ئەسڵاوێکش لەم خاتونەمان بکەین سڵاوت لێ بێ بەخێر بێت تۆش هەر بە هەمان شێوە بەکاری دەستڕەنگینی بەشداری بەڵێ بەکاری دەستڕەنگینی بەشداریم کردووانە شەمەی کاری دەستی خۆمە چەنە حەزوان لە کارەکەی ئەوە حەزەکەین ئەم بابەتە کوردیانە بمێنێت کە لە پووری کوردی خۆمان لە ناو نەچێت لەبەر ئەوە زیندومان کردوتەوە پێمان خۆشە لە خزمەت یابین ئێمە خزمەتی ئەوکەین نەگەڵ خزمەتی زۆر باشە تا چەند هاوکاری خانمانەکەن بۆ ئەوەی هەم شتەکانی ئەوە ساخ بێتەوە هەمیش بە نرخێکی تۆزێک کەمتر لە بازار بفرۆشن پێیان هەرووامان کردووە لەبەر ئەوەی کە خەڵکی شتوانە ئەوەی هەبێ بیکڕێت هەموو شتەکانمانە و کاتێ داشکاندنی بۆ ئەەکەین دەستان خۆش بێ لەشتان ئەم کڵاوەکەم دانێمەوە دەستان خۆش بێ زۆر سپاس دەستان خۆش بێ خانمانەشمان لێەوە خات و پەروینە هەروەها خات و گوڵزارە خات و فردەوسە ئەمانیش بە خواردنە کوردەواریەکان و بە شیرینی بەشدارن باشە ئێوە گروپن یان بڵێ ئێمە هەمیشە گروپێکین گروپێکی وەکو گروپێکی سەر بەخۆین هەمیشە هێشتا نای گروپەکەمان نەناوە بەڵام وەکو بڵێ من و خات و عەزیمە هەمیشتە سەرپەرشتی ئیشەکانەکەین بۆیان پێکەوە دەستان خۆش بێ لەشتان سەرچاو مەجید هەروەکو پێشتریش باسم کرد کۆمەڵی خانمی ترمان هەیە لێرەدا ئەوان بە خواردنی کوردەواری بەشدارن من دەچمە لای یەکێک لای ئەو خاتونانە بزانین بۆ ئەم شەوە تایبەتە چی ئامادە کردووە خاتون سڵاو دەوێت سڵاو لە خۆش سوپاس دەکەم بەخێر بێت سەرچاو وەڵا نۆکاو ئامادە کردووە باشە ترخێنم کردووە بۆ شەوی یاڵدا ئەنی شەوگارێکی درێژە بەچی بیبینە ئەوەی شارەزاییم هەبێ کۆمەڵێک خواردنی تێدایە ئەمەی تۆ چی تێ کردووە چیتیانە ترخێنەیە چاوەنەرە نیسکە نۆکە فاسۆلیایە فاسۆلیای سوورە توێکڵی کاڵەکی کاڵەکە ڕوشەیە گوێزە باە مەکسمیشە هەڵوژەیە وەڵی ئەمەەی تیان زۆری بینمێن باە دەستە خۆش بێ خانمان تا چەند بڵێ ئەم خواردانە تاقی دەکەنەوە دایانەوێت خواردنە کوردەواریەکان بزانن چۆن دروست دەکرێت وەکو خانمێک چۆن هاوکاری گەنجەکانەکەی ئەوانەی ڕەنگە نەزانن چێ شتێکی ئاوا لە بنێن تۆ وەکو خاتونێک چۆن ڕێنمایانەکەی یاخود چۆن هاوکاریانەکەی واللهی هێنە زۆر کە زیاد کە ئەیخوارد ئەموو فستیڤالەکانە بەشدارین بە تایبەت لە یادی سلێمانیا منجەڵی زۆر گەورەم کردبوو هاتن خواردیان ئەنی بەڕاستی بەعزێکیان نیانە خوارد گەنجەکان بەس کە هاتن تاقییانە کردو ئەیان و خۆشە بەزەوە ئەشگەرێتەوە سەر دایک و باوک بەعزێ دایک و باوک گەڵێ کوڕەکەم یاکچەکەم نایخوا زەمن مناڵەکانی خۆم هەمووی ئەخۆن هەیە حەزیانێنێ بەس بە تایبەت ترخێنەکە گەر گۆشتی لەگەڵا بێ زۆر خۆشە بە گۆشتەوە خۆشترێکە
ئیتر گەنمە کوتا و عینەن شت ئەگەر تۆ لولاقی تیەکەی بە تایبەت خۆشە یعنی گەنمە کوتا و لولاق لەم زستانە بە تایبەت ئەڕوە دەستە خۆش بێ لەشتان ساغ بێ زۆر زێتمانیای ئەچینەوە ناو هۆڵەکە ئێمە لە هۆڵی تەواری شاری سلێمانین ئەمڕۆ کۆمەڵی هونەری میلی کوردستان چالاکێکی تایبەتیان ساز کردو و وەکو پێشتریش زۆر باشە سلااوت لێبێ ئەم شەوەتان پیرۆز بێ سەرەتا دەمانەوێت بزانین ئێوە نمایشتان هەیە وابزانام چالاکیتان هەیە بەمان بڵێ چالاکەکەی ئێوە خۆی لە چیدا دەبینێتەوە ئێمە وەکو گروپی هونەری خێزان زیاتر ئیشی دراما و فیلمەکەین بەڵام سپاس بۆ کۆمەڵی هونەری میلی کوردستان کاک جەزا بە تایبەتی بانگی کردی کە ئێمەش لە دوو بەرگا بەشدار بین بەرگەی جلی کوردی ڕەسەنی هەموو ناوچەکان هەموو شار و شارۆچەکان بە ژن و پیاوەکانەوانە و بەشی دووەمان کورتە شانوێکمان ئامادەیە شانۆکە باز لە وەزعی ئێستای کوردستان و چەند حوارێکی کۆمیدی تایە و باسی شەوی هەڵداشی تیا باس کراوانە زۆر باشە دەبینین جلی کوردی لە ئێستادا گۆڕانکارێکی زۆری بەسەر هاتووە جلەکانی ئێوە تا چەند کللتوری کوردی پاراستووە ئەخر ئێمە شەو چالاکیمان بۆیە کرد کە ئێمە بەرگەیمان داناوە بەرگەی نمایشە جلی کوردی ڕەسەن نەک جلی کوردی ئێستا هیچی بەسەر هیچ شەوەنیە کوردی ڕەسەنی هەموو ناوچەگەرەکان هەمووی سلێمانی و هەولێر و ڕانێ و قەڵاتزێ و سۆران و لەم لاوە بادینان و هەموو شوێنەکانی تایە ئەگەر شوێنێکی چەمچەماڵ و گەرمیان هەموو شوێنەکان بەعام هەموو ناوچەکان ئێمە دائما کللتورمان پاراستووە لە فیلمەکانی نیشمانکارێک فیلمەکەین دائما کللتوری هونەری کوردیمان پاراستووە لە هەموو بەرگە و لە هەموو فیلمەکە و لە هەموو ئیشەکە زۆر باشە جلەکان تەنها پیاوانەیە خانمانشی تێدایە هەردووکی تایە مناڵیشی تایە قەت خانمانمان لە یاد نەکردووە لە فیلمەکانی شارە چالەکەکانیشە خانمان و پیاوان و ژنان و مناڵ و هەموو شێوێکی تایە دەستان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازین زۆر زۆر سپاس بەڵێ عزیزان وەکو ئاماژەم پێ کرد لە هۆڵی تەواری شاری سلێمانی بۆ بەرزڕاگرتنی شەوی یەڵدا کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت لە ئێستادا وردە وردە چالاکەکان خەریکە دەست پێکات وەکو ئاماژەم پێکرد شەوی هەڵدایەکەکە لە درێژترین شەوەکانی ساڵ کە ساڵانە لە شەوی 20 لەسەر 21 هەموو ساڵێک لە هەرێمی کوردستان یادی شەوی هەڵدا دەکرێتەوە یادەکە بە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر بەرز ڕادەگیرێت بۆ ئەم ڕۆژ لە شاری سلێمانی کۆمەڵی هونەری میلی چەند چالاکیەکی جیاوازیان ساز کردو دەچمە لای خات و پەروینوە خەڵت نەبم سڵاوت لێبێ سڵاو لە تۆش بەخێر بن سەر چاوم بەجلێکی کوردی و زۆر کوردانە خۆت ڕازاندۆتەوە بەچی بەشدارن چیت هەیە لەم شەوە پیرۆزڵایی پیرۆزبایی ئەم شەوە لە سەرتاسەری کوردستانەکەم بە بۆنەی شەوی یەڵداوانێ شانۆگەریەکی کورتمان حازرە ئیشەڵڵا پێشکەشی جەماوەرێکین شانۆگەریەکە باس لە چی دەکات تۆزێک باسی شەوی یەڵداکات بەڵێ بەخێر بێن سەر چاو سەر سرم زۆر خۆشحاڵ بووم بە کەناڵەکەتان دەستان خۆشحاڵترین هیوای سەرکەوتنت بۆ خوازین دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس بابچمە لای ئەم میوانە بەڕێزانە و بەجلێکی کوردی جوانەوە خۆیان ڕازاندوێتەوە لەم شەوە تایبەتەدا و سڵاوتان لێبێت بامرقین ئەمە دانیشم ئەم جارە لەم شەوەدا ئەمانەیە بزانین پەیامی تۆ چییە ئەم شەو شەوی یەڵدایە بزانم تۆ وەکو گەنجێک ئایا چی چالاکێکتان هەیە هیچ لەم یادەتا یاخودنا وەکو چالاکیمان نییە شەوی هەڵداش هەڵبەت دیارە کە یەکێکە لە شەوە درێژەکانی زستان کاتی خۆشی ئەم بۆنیان کردووە لە شەوی هەڵدا دراوسەکان کۆبوونەتەوە شەوچەرێکی جوانیان ساز کردووە هەمویان بێکەوە شەوەکان بەڕێ کردووە کەواتە هەبوونی ئەم شەوانە بۆ گەنجان تا چەند گرنگە بۆ ئەوەی خۆشەویستی خۆیان بۆ بەرامبەر بۆ دایک بۆ باوک بۆ خێزان دووبارە بکەنەوە لەم شەوە تایبەتەدا وڵات گرنگە چکە من پێم باشە لە چەند شوێنی کەش ئەم چالاکی بکرێتەوەی هەنێک کەسێ ڕێگای دوورە ڕەنگە ناتوانێت ئامادە بێ جا لەم شەوەیە تۆ هەمی خزمان کۆبنەوە یان برادران کۆبنەوە هەم خۆشەویستی دروستە بێ هەم تەبایی دروستە بێ هەم ئاشتەوایە بۆنەیەکی جوانە بەڕاستی دەستە خۆش بێ خاتون سڵاو لێوێ سڵاو لێوەش بەخێر بێن سپاس وەکو خاتونێک پامی تۆ چیە لەم شەوە تایبەتەدا
پەیامم چی بێ وڵی وەکو پێم من وەکو هونەرمەندێک و بۆلای هاوڕێ و برادەکانم کۆبوونەتەوانی و بەشداریمان کردووە لەم شەوەیە بە پێی کات و زروف ساڵانە بەشداری ئەەکەین و شتێکی خۆش بێکەوە بەسەر بین لەگەڵ هاوڕێ و برادەر و ئازیزەکانمانە بۆ ئەم شەویشتان ئامادە کردن وەکو چالاکی نابەست وەکو هاوڕێتی هاتوین بەشدارین تێە باشە بەخێر بن سەر چاومان ئێرەتان ڕوونا کردەوە بژیت ئازیزان ئەوەی لا دیمەنەکاندا دەبینن ئەمڕۆ لە شاری سلێمانی بە بۆنەی شەوی یەڵداوە کۆمەڵێک چالاکی جیاجیا لە شوێنەکان بەڕێوە دەچێت کۆمەڵی هونەری میلیش یەکێکە لەو کۆمەڵانەی کە ساڵانە لا بۆنە تایبەتەکاندا چالاکی تایبەتی هەیە کۆمەڵێک هونەرمەند هونەردۆز لێرەدا کۆبوونەتەوە دەیانەوێت بە چەند چالاکیەک شەوەکەمان ڕازاوەتر بکەن. یەکێک لەو هونەرمەندە ئازیزانەی هەمیشە لە بۆنە تایبەتەکانە لەگەڵمانە ئەویش کاک عەلیارێ وەزام هەموویتان ناوەکەیتان بیستۆ کە عەلیجان عەزیەت کێشی هەستی لەبەرەوەی کاک جوزە لێرە قسە ئەکات وردە وردە بێتە پێشەوە بەلای من کە عەلیجان سڵاوت لێبێ سڵاو لە ئێوەش شەوی چاوە هەر دایم گەشاوە و خۆش بێت بۆ ئەم شەو چیتان هەیە؟ وەڵایی من وەکو میوان دانیشتوم تر ئەگەر تەڵەبیاتی شەو لە قسمەتام وڵایی ئەگەر عەزیەت نەبێ یا کۆب لە گۆرانیمانەیە بەزڵی خۆت بەڵام بە کورتی باکڵاو زار بێ باکڵاو زار بێ بەلارۆ لە نەجا بەرەو لای من بێ بەلارۆ لە نەجا دڵمەکەڕی بێ ئەو ریزە ماڵی هەموو بەکۆوە هەموم خۆش داوێ بە بۆنەی تۆوە هەموم خۆش داوێ بە بۆنەی تۆوە دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس عەزیەتمانیای مەمنونین سپاس بۆی کە هەمیشە هاوکارمانی لە بۆنە و چالاکیە تایبەتەکانە بە چینە لای یەکێک لەو خاتونانەی هەمیشە لە بۆنە و چالاکەکانە بەشدارە خۆشی ئەندامێکی کارای کۆمەڵی هونەری میلیە نەرمی خان سڵاوت لێبێ باش لە کوردی جوانەکانیشت دەرکەوێ اینجا چۆنیت؟ نەرمی خان بۆ ئەم شەو تایبەتە چیت هەیە ئەم شەو شەوی یەڵدایە تۆش هەمیشە وەکو هونەرمەندێکی خاتون هەمیشە لە بۆنە تایبەتەکانە بەشداریت سەرەتا بەخێر بێن پیرۆزبای ئەم شەوە جواناکەم هیوادارم بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو گەلی کورد و بە تایبەتی شاری سلێمانیش بۆم شەوە ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلیۆ کە دەستەی باڵا هەم سەرپەرشتی ئیشەکانەکەین و کار و چالاکیەکان و هەم وەکو گۆرانی بێژێک دوو گۆرانیم هەیە لێرە ئیشەڵڵا گەر ئەمر باقی گۆرانی تازە؟ وڵی گۆرانی تازە ناتازەم هەیە بەڵامەوە ئەزانمەوە پێ دەڵێن زۆر کەزەوە پرسیاری ئەوە ئەکا کە من گۆرانی تازەم هەیە نە بڵێ گۆرانی ئامادەیە بەڵام ڕاستەکەی لە زروفێ بارودۆخێکی زۆر خراپین هیوادارم ئەم بارودۆخەش تێپەڕێنین ئەم بارودۆخۆ تێپەڕێنی نیش سپۆنسەرێکم دەستکە ئیشەڵا گۆرانکی زۆر جوانتان پێشکەشەکەم بەڵام ئەمەی ئێستا هەر شتی فۆلکلۆریاکە ئەیلەمەوەشتی کۆنا هیوادارم بەدڵتان بێت زۆر زۆر باشە دەستە خۆش بێ ئەمەش بەیوان ئەم زروفە تێپەڕێ بۆ ئەوەی تۆش بەرهەمەکانت بیت بیت بە بەردیدەی خوێنەران و بینەران و گوێگرانی خۆت دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس نام
نامێت کەس بزانێت ئەوە مەکردم و خۆی کە کێز نەزانێت هونەرمەندێکی ئازیز هاتە ئێرە ئەمانەوێ لە دەستمان دەرنەچێ و دوو برساریەوەی سڵاو لەبێ باشی سپاس دەکەم چۆنیت بارانی دیالیا دەی ئینشاڵڵا قەی ناکە بارانەکە تایبەتری کردو شەوەکەمان بەتاشید دەرەوەڵا کاگە من چیمان پێشکەشەکەی بشە وڵای کاری جوانەکەین بۆ ئەم شەو بۆ شارە جوانەکەی سلێمانی شەوێکی خۆشە بێ شەڵا هەمومان بەیەکەوە جوانی شەڵا شتێکی جوانەکەین چیت هەیە لەم شەوە تایبەتەدا ئەم شەو شەوی یەڵدایە وڵی پێکەوە ژیان دڵپاشی بەرامبەر یەک ڕازگۆ لە هەمووی باشترە خۆم هەیە بۆ هەموو خەڵکی سلێمانی و هەموو شارەکانی تر دەستە خۆش بێ وەزانم یەکسەر هاتی من هاتمان لات بەخێر بەی سەر چاو یەکێکی دیکە لەو هونەرمەندانەی ئەمڕۆ لە چالاکیەکانی شەوی یاڵدا ئامادەیە ئەویش کاکە کاروانی نەی ئەچمەلای و گفتوگوێک تایبەتی لای سڵاو دێ بە کاکە زۆر سپاس دەکەم لەم شەوە تایبەتەدا پامی تۆ چییە ئایا بە چه چالاکێک بەشدارن ئەگەر باسێکمان بۆ بکەیت سپاس بۆ ئێوە دەستخۆشی بۆ برای بەڕێزم کاک جەزای سازێ بۆ ئەم پرۆگرامە جوانە ئەم شەوی هێڵدایە شەوێکی جوان و پیرۆزە و هەموو ساڵێک ئێمە یادی ئەم شەوەکەینەوە من زۆربەی ساڵەکان بەشدار بوو ئومێدوارم کام شەو بتوانم بە چەند گۆرانیەک بڵی ئەو خەڵکە جوانە خۆش بکەم بۆ لێرە بەشدارم هەمیشە شەوی هێڵدا بۆ من شەوێکی تایبەت بووە ئەوە درێژترین شەوە شەوی گۆرانی و مۆزیک و شعر و ئومێدوارم بەدڵی هەموو لایەک بە پرۆگرامەکە وای سەرکەوتنت بۆ خوازین چاوەڕێی گۆرانیەکانت دەکەین زۆر سپاس مەمنون ئازانۆک و پێشتر ئاماژەم پێکرد کۆمەڵای خانمی جوان باجلی کوردی و کۆمەڵێک هونەرمەند هونەردۆست لە چالەکەکانی ئەم شەوە باشدارن ئەچمەلای ئەم خاتوونەمان سڵاوت لێبێ سڵاو گیانەکەم بەخێر بێ سەر چاو مەمنون لەم شەوە تایبەتەدا پامی تۆ چییە قسەی تۆ چییە لەسەر شەوی هێڵدا یەکەم جار بە خێراتنێکی گەرمتانەکەم من خۆم شاعیرم بە ناوی حەمیدا هەورامی شاعیر بە خێراتنێکی گەرمتانەکەم وەڵا خۆشحاڵم حەمیدە خان بۆ هەڵناسیتە بێ شعرێکشمان بۆ بڵێ یەکجاری نانا هەر ئەلێرەشا بەکێشەمان نییە وەڵا خۆشحاڵم هەموو ساڵێ ئەم یادانە زین و کەنەوە بۆی کەلتوری نەتەوەکەمان لە ناو نەچێت و هەر دەمگەشاوە بێت شعرێکی تایبەت هەیە لەم شەوەدا پێشکەشمان بکەیت لەم شەوە تایبەتە من شعرێکی خۆشەویستیتان بۆ ئەڵە میوادارم بە دڵتان بێ چۆن دڵت هات چۆن دڵت هات چۆن دڵت هات بە ئاسانی لە یادمکەی عشق و پەیمان و یادگاری بە شێتانە لە گۆڕێنەی تۆ خۆت بەڵێنت بە مندا کە تۆوی وەفا لە دڵما بڕوێنی باڵداری ئاسمانی دڵم تەوەلا نەکەیت و نێڕفێنی نەڕوانیە دڵی من کە بۆ تۆ نەخۆش و سەرگەردانە ئاگری شێڵگەی دڵم پڕ لە کڵپە و هەقرچان و سوتانە وەنەوزی شەوانم شێواوە هەردەم چاوم پڕگریانە خوا ئازیز واز بێنە لەم کارە بێ ڕەحم و سەرشێتانە لە ئامێزم بگرە و ماچی بکەم دەم و لێوانە بەخوا ماچی دەم و لێوت شیفایە بۆ من دەرمانە ئەگەر ڕۆژێ لێم جوودابی
ماڵی دڵم پرسەیە چۆڵە بیابانە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس ئیشەڵا قەت چۆڵ و بیابان ناوێ ماڵەکە زۆر سپاس دەکەم بژیگیانەکەم بژی زۆر زۆر سپاس هاوکارم دیمەنەکانتان بۆ ئەگوازێتەوە تا چالاکیەکان وردە وردە دەست پێ دەکات. ئازیزان لەگەڵتانە بەردەوامە بین بۆ گواستنەوەی چالاکەکانی ئەم شەوی یاڵداکە لە شاری سلێمانی لەلایەن کۆمەڵی هونەری میلی لە هۆڵی تەوار ئەنجام دەدرێت لەگەڵمان نابن.